لە ڕاستیە بابەتی بردووانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن هەردوو دەوڵەتی تورکیا و ئێرانەوە بابەتێکی تازە نییەوە بە درێژایی چەندین ساڵە ئەوان ئەو ناوچانە بردومان ئەکەن و ئەوەی کە هەموو جارێکیش ئەیبیستین لەسەر زمانی گەورە بەرپرسانی ئەو وڵاتانە کە ئەو بردومانکردانە هیچی تاگلایەنە نەبووەوە بێ ئاگاداری هەرێمی کوردستان و عێراق نەبووە لە دووە بردومانکردنی دەوڵەتی ئیسلامی ئێرانیشا بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان دیسانەوە گوێمان لە وەزیری دەرەوەی ئێران بوو کە باسی ئەوەی کرد کە ئەوان بە چەند ڕۆژێک پێش بردومانەکە بەرپرسانی هەرێمی کوردستانیان ئاگادار کردوێتەوە و پێیان وتون کە ئەوە مافێکی یاسایی خۆیانە بۆ با بڵێن بردومانکردنی نەیارانیان لە ناو خاکی هەرێمی کوردستانە بردومان ئەکەن ئەمە لە کاتێکایە کە یەکەم ئۆپۆزیسیۆنی ئێرانی واتە پارتە کوردستانیەکانی ڕۆژهەڵات کە لە هەرێمی کوردستانان بە بڵێن ڕەزامەندی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستانە جێگیر بوون و بارگاکان و شوێنەکانیان دیارەوە مافی خوێندن و ژیانیان هەیە وەکو هەر هاوڵاتێکی تری هەرێمی کوردستان کەواتە لە بنچینەیە کاتێک کە پارتێک یا لایەنێک یا کەسێک ئەگەر لەسەر ئاستی تاکیش بێت ڕەزامەندی جێگەیەک وەرئەگرێ بۆمانەوە و بۆ ژیانکردن و بۆ خوێندن و مافی کارکردنی هەبێت ئەمە ئیتر پاراستنی سەر و ماڵی لە ئەستۆی ئەو جێگایەیە لە ڕووی قانونیەوە جگەلەوەی کە بۆ خۆی لە ڕووی قانونیەوە شتێک نییە بە ڕێکەوتن و ڕەزامەندی نیشاندان بۆ بەزاندنی سەروەری خاکی وڵاتێک لەلایەن وڵاتێکی ترەوە بەڵام ئەوەی کە ڕوو ئەیاوە هیچ با بڵێن ڕەتفعل نییە و هیچ پەرچەکردارێک لەلایەن عێراق یاخود هەرێمی کوردستانەوە نابینین ئەو قسەی وەزیری دەرەوەی ئێران دووپات ئەکاتەوە و ئەیسەلمێنێت کە بەڕاستی هەرێمی کوردستان و عێراق هاوڕان و ڕەزامەندیان دەربڕیوە یا ڕەنگە هەر پێویستی بە ڕەزامەندیش نەبێت چونکە هەرێمی کوردستان دابەش بووە بەسەر تورکیا و ئێرانە یەکێکیان بەشێکی کوردستان هەرێمی کوردستان بە زەوی خۆی ئەزانێ و ئەوەی کەیان بەشەکەی تری بووە پێویستیان لە بنچینەیە بە ڕەزامەندی وەرگرتنیش نییە لە ڕاستیە بەشی زۆری بە بڕوای من بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەم جۆرە پەیوەندیانەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەرە بە پلەی یەکەم بەرژەوەندی ئابووریە و پاراستنی ئەو بەرژەوەندی ئابووریانەیە یعنی ئەمە جێگەی پرسیارە کە زیاتر لە 30 ساڵە هەرێمی کوردستان حکومڕانیەکی سربەخۆی هەیە و خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆیەتی بەڵام خاوەنی لەم چەند ساڵی دوای یا چەند کارگەیەکی بچووک دروست بووە خاوەنی هیچ جۆرێک لە بازرگانی سربەخۆ نییەوە ئەمەش بۆ خۆی ئەگەڕێتەوە بۆ چەندین ڕێکەوتن لەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی بازرگانیەوە بازارێکی کراوەی هەردوو دەوڵەتی ئیسلامی ئێران و تورکیا بێت بۆیە ئەمە یەکێکە لە بەرژەوەندیە سەرەکیەکانیان ئەوەی کە خۆشیان بە خاوەنی ئەم خاکە بزاننیان نا ئەمە بۆ خۆی ئینسان لە تەجروبەوە هەندێشتی بۆ دەرئەکەوێت لە ئەزمموی ئەم 30 ساڵی پێشووەوە بۆ نمونە ئەگەر لەسەر ئاستی نەتەوایەتی سیر بکەین سادەترین بەشی ئەو واجبە نەتەوەیەی کە لە سەرشانیانە پاراستنی زمان و کەلتوری کوردیە کە ئێمە بۆ خۆمان ئێستا ئەیبینین هەم زمان هەم کەلتوری کوردی لە بەردەمی چه ڕەشەیەکی لە ناوچوونایە لە ناو هەرێمی کوردستانە مناڵی هەتا تەمەەن 10 ساڵ لەم 10 ساڵەی ڕابردووی هەرێمی کوردستانە بەشێکی زۆریان نازانن کوردی قسە بکەن نازانن زمانی کوردی قسە بکەن بۆیە گرنگی نەدان و بایەخ نەدان بە زمان بایەخ نەدان بە کەلتور بایەخ نەدان بە خاک هەموو ئەمانە ئەدباتە بەردەمی ئەوەی کە ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێک نییە مافەنەتەوایەتیەکانی کورد بە هەند وەربگرێ و ئیشی لەسەر بکاوە نێوێ لە ناوبچێت لە بنچینەیە سربەخۆبوونی هەرێمی کوردستان نەبۆتە پاڵپشتیەک بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بۆ خۆی هاوڵاتیانی باشووریش ئەوەی کە ناری سیاسی هەردوو حزبی باڵا دەست بێ بۆیە ئەو کاتەی کە
دەسەڵاتێک نەتوانێت لە ماوەی لە تەمەنی حکومڕانی خۆیان پاراستنی سەلامەتی نەیارانی یاخۆت کۆی تاکەکانی کۆمەڵگاکەی و ئەو شوێنەی کە ئەو فەرمانڕەوایی ئەکات لە ئەستۆ بگرێ، ئەمە با بڵێن دیارترین بەڵگەکانی فەشەلی حکومڕانیە لەم هەرێمەیە و دواتریش لەو کاتەوە کە ئەو نەتوانێ گیانی نارە سیاسەکانی خۆی بپارێزێ و پاراستنی گیانی مرۆڤ وەکو مافی مرۆڤ و وەکو بابەتێکی نێودەوڵەتی بۆی گرنگ نەبێ، لەو کاتەیە بە ئەکیدی پاراستنی گیانی هاوڵاتیان یا سیاسیەکانی دەرەوەی هەرێمیش بە هەمان شێوە ئەبێەوە بە هەمان ئاست سەیری ئەکا، چونکە بە دەرەجەی یەکەم یەکێتی و پارتی ئیش لەسەر پاراستنی بەرژەوەندیە حیزبی و بنەماڵەیەکانی خۆیانەکەن. جا خۆی لە ڕاستیە بەداخەوە بڵێ ناوبانگی سیاسی هەرێمی کوردستان خۆی لە پەڵەی ڕەشی کەم نییە، زۆر پەڵەی ڕەشی بە ناوچەوانەوەیە، پەڵەی ڕەشی بڵێن کەپکردنی دەنگی ئازاد، پەڵەی ڕەشی سانسۆرکردنی کاری ڕۆژنامەنووسی، پەڵەی ڕەشی کوشتنی ژنان، پەڵەی ڕەشی گەندەڵی، زۆر پەڵەی ڕەشی بەڕووەوەیە بە ناوچەوانەوەیە و پێم وابێ هەتاکو 10 ساڵێک پێش ئێستا حکوومەتی هەرێم یا دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە شوێن ئەوە بوو ئەگەرچی لە ناوەڕۆکیشا ئەو کەم و کوڕیانەی هەیە، بەڵام وەکو کۆمەڵگای نێودەوڵەتی نەبێتە ناوبانگێکی خراپ بۆی لە خەمی ئەوەیە بوو، بۆیە تا چەند ئەیتوانی ئەیشاردەوە تا چەند ئەیتوانی ئیشی لەسەر ئەوە ئەکرد پێ نەزانرێ، بەڵام ئێستا بەڕاستی ئەوەشی لەدەست داوە، بۆیە ئێمە ئەبینین چەندین راپۆرتی نێودەوڵەتی لەسەر یەک بۆ تایبەت بە ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە، هەموو ئەوانە ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە جەخت لەوە ئەکەنەوە کە لە هەرێمی کوردستانە مافی مرۆڤ لە مەترسیایە و پێشێل ئەکرێت و پارێزراو نییە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تەواوەتی بێباکەلەی و نە ئیش ئەکات لەسەر نەهێشتنی ئەوانە و ئێستا بۆشی گرنگە ئەو راپۆرتانە لەسەری بکەوێ، بۆیە پێ ئەچێ لە ناو کۆی کۆمەڵگای نێودەوڵەتیە بەرژەوەندی ئابوووریەکان گەورەتر بن لە مەسلەی مافی مرۆڤ و ژیان و ماڵی هاوڵاتی. لە ڕاستیە خۆی لە ئێستاە بۆ باشووری کوردستان تاکە چارەسەر ئەوەیە کە ئیرادە و متمانە بگەڕێتەوە بۆ هاوڵاتی بۆ تاگ لە هەرێمی کوردستانە، چونکە بەداخەوە ئەوەی کە ئێستا هەموو ئەو شتانە ئەچێتە سەر لە بێ ئیرادەیی گەلە لەوەیە کە تاگ لە هەرێمی کوردستانە ئەوەی ئەو هەستەی لەدەست داوە کە ئەم چەنە بەتوانایە تاک چەند بەتوانایە و لە کۆدەنگی و لە کۆبوونەوەی تاکەکانە لە دەوری ئامانجێک و لە دەوری دروشمێک چەنە ئەتوانێت کاریگەری دروست بکات، بۆیە هەتاکو ئەو ئیرادەیە نەگەڕێتەوە، هەتاکو هاوشێوەی ئەوەی ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە و لە کۆی پارێزگاکانی تری ئێرانیشا هەیە کە سەرباری ئەو ڕژێمە دکتاتۆرە فاشیەی کە هەیە لە وڵاتەیە، سەرباری ئەوە بەڵام تاکی ئێرانی تاکی کورد لە ڕۆژهەڵاتە ئەزانێ ئەو توانای هەیە ئەگەر بشکوژرێ ئەگەر برینداریش بکرێ، بەڵام بە یەکدەنگیان توانایان هەیە بۆ وەستانەوە بەرامبەر دەسەڵاتێک، ئەبێ ئەم قەناعەتە بگەڕێتەوە بۆ تاکی کورد لە باشووری کوردستانە، ئەو کاتە ئەتوانێت ئیشێک بکات.